سلااو بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالین و دخەلەکەکانیدا ji بەرنامێ دەربڕین هاتینە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتوی بینەران پارە دە ئەڤرودا ژێدەرەکی سەرەکیە بوو دابینکردنا پێتڤێن ژیانە مرۆڤی ئایا لە هەرێما کوردستانێ چ ئاستەنگ هەنابوو بدەستبە ئینانە پارەی ئایا وڵاتی تێرا خۆ پارەی بدەستخۆڤەدینن ئەف پرسیارە و چەندین پرسیارێن دن دد بەرنامێ دەڕین بڕیندادە ئین نەبەرچاو دگەلمەدابن. خۆش بی زۆر سپاس مەمنون سەلامەت بی. پارە لە دەفتە چت گەهێنیت؟ پارە و دەفتەر وەڵا ژیان دەگەینی هەموو شتێکی دەگەینی ئێستا ئەگە پارەت نەبیتن ژیان ناسووڕێ یعنی زروفی ئێستا خەڵکێکی زۆر بێپارەیە بێ کاسبیە ئیژ نییە پارە زۆر شتی دەگەینی بەڕاستی بەس پێشتر وانە بوو ئێستا بەخۆم پێشمەرگەمە مەعاشەکەم بەش ناکە حەفت سەرخێزانم معاشەکەم بەش ناکە یعنی ناچارم ئیشێکە لەگەر بکەم لەگەر مەحاشەکەی وەڵا ئیشی سەرپێی یعنی بابرێن شمەکە فاین لێە بە جملە دەکڕی دەفرۆشین ئەو های لێ دەکەین پێشمەرگایەتی بەشێتە نا بەشی ماڵ ناکە بە هیچ نەوعچی چکە پێشمەرگە 500,000 وەرەگری 500,000 کو بەش دەکا بەش ناکاتە والله حکومت بەڵێ وایە والله دەبێ حکومت خۆی پارەی بێختە بازاڕی محمل شتەکان هەمووی ببتەوە خاستن بنزین زۆر تەسیری لە بازاڕی کردێ لەبەرەوەی تەکسێکی دەگری دەرەی هەر سوارە بی دەرێ بنزین گرانە ئەگە بنزینەکە لە 700 بێتە 400 ئەوە زۆر باشە یعنی وەزعەکە دەگۆڕێتن. وڵاتێن هەرێما کوردستانە ئایا ئەو پارێ بدەستخۆڤەت ئینن یعنی وەکو پێتڤی بە شێوان دکات ڕۆژانە؟ ناوەڵا بە شیوان ناکاتن حتمما بە شیوان ناکاتن بە هیچ ناوحەشی کو عەفو لە وڵاتی ما زۆر تاسیر دەکات پارە زۆر یعنی زۆر گرینگە پارەی ئێستاکە زۆر کەمە ئێستا هەر گەنجێکی دەبینی لە 10,000 زیاتر لە بەرچی نییە خەڵکی کەش دێتن بابرێن دێن ئەو شارەی هەمووی بە بابرێن بە ملیۆن 2 ملیۆن لە بەرچیتی ئەوە بەغدا هەمووی والێکوانەیە بەسڕا کەرکووک مووسر هەمووی والێرێ هەمووی پارێکی باشی لە بەرچیە بەس هاوڵاتی خۆمان هاوڵاتی کوردەکە گەنجەکە پارەی لە بەرچی نییە بەڕاستی. دنوکەدا پارە گرنگە بوو ژیانێ بوو ژیانە مرۆڤ پارە هەموو شتێکە ئەوڕۆ لە ژیاندا پارە نیوەی ژیانە ئەگەر ئەتوو پارەت نەبی ئەوڕۆ پارە سەروەتە سامانە بژێوە ژیانە ئاستی کۆمەڵایەتی بەرز دەکە ئاستی ڕەوشەمبیری بەرز دەکە ئاستی مرۆڤایەتی بەرز دەکە پارە لەکن بەعزە کەس زۆر ینی سزنە بەس لەکن بەعزە کەس کراوەیە پارە بەخۆی هەموو شتەکە لە ژیان ئەوڕۆ لە ژیاندا هەموو شتەکە کە ئەو قەیرانە هات خەڵک بەحام کەت وا بوو ئێستاش ئەلحەمدولیلا ژیانەکە بەرەو خۆشی دەڕوە بزانە خەڵکەکە ژیانی چەند خۆشە دەسوڕێتەوە وڵاتی وەکو پێتڤی دشێن پارەی بدەستخۆڤە بینن بەشی ژیانەوان بکەتن خۆی لێرەدا حکوومەت مقەسرە لە بەعزەک شتدا لە نایای پارە خەڵکەکی بیانی هێنیانە ناو شارەکە ئیشی پێ دەکا و ئەفزەڵیشی کردیە خەڵکی خۆشی ئیش پێ ناکە بۆ نمونە شەریکاتێک لە تورکیا هاتێ لێرە 400 کارمەندی خۆی هینایە ئەگەڵ 400 کارمەندەش خەڵکی هەولێر مەسەلەن خەڵکی سلێمانی خەڵکی دۆک کار بکە بژێوی ئەو پارە بکەوتە بژێوی ژیان ناو شاریمە هەنێ پارەکە بە تاکید زیاد دەبی وایە ژلایەکی باشە بۆ مرۆڤی ژلایەکی ژیڤە دەبێژن خراپە مرۆڤی ڕێکاوی دەردەخەیتن تو چاوە قالبی عەشایری بەڕاستی پارە سەروەتە سامانە ژیانە هەموو شتەکە کەسێک گەلێک پارە هەبیتن ویژ ڕێکاوی دیئینتە دەرێ نا ئەوە جوایزە خەڵک ئەتو نابی بە پارە سەرخۆش بی بە پارە ئینسان نابی سەرخۆش بی بە پارە دەبی هێدی بی ینی هدوء بی ینی هێمن بی لەسەر خۆبی
کە بووە سەرمایهدار ئەو دەبی هێمن بێت طبعاً ئەوەی سەرمایهدارە نابین و دایمە خۆی لە مەشاکل دوور دەکات ینی خۆ نایە فتنە تووشی بی بەس فەقیر لە نەبوونی خۆی تووشی ئینتیحاری دەکات تووشی نەبوونی تووشی هەموو شتێکت دەکات لە هەموو دنیا هەر لە زمانی پێغەمبەری سەڵاو سەلام هەتا دەگاتە ئێرە پارە هەر گرنگی هەبووە ئەوجا پێشیویش نازانم چ ئەسل ئەساسیە یان نا ئێستاش دەبینی ئاسارەکان دەبیندرێتەوە بۆ نمونە پارچە زێرێک دەبیندرێتەوە ئی قەدیم ینی بزانە ئەو زێرە چەند بە قیمەتە ینی بزانە ئەو زێرە پارە بۆ وەخت خۆی هەموو دەمێ پارە قیمەتی خۆی هەرە بۆ هەر دەژبی و هەر دەژمینێ پارە ژیانە ژیانە بۆ هەموو کەس ژیانە بۆ من ئەوەل کەس بۆ من ژیانە دووەم بۆ تو ئەوجە بۆ خەڵکە عام دەستێتە ناما ڕۆژێک دێت بسەرێت ئەمە نەبوونیشمان دیتی هەبوونیشمان دیتە لە نەبوونیشدا هەر الحەمدولله شکر بووین لە هەبوونیشدا هەر شاکرین ئەنی لە پارە بەش پارە خۆشە هەبی ئەستا من الحەمدولله پڕی جیرفانم پارەیە تەماشا خەڵکەش بکە دنیا لە جیرفانیە زۆر ناخۆشە تەماشا دەکەم لێر دانیشتمە چاش دەخۆم کابرا بێرداچی چایەک نێ بخۆ زۆر ژیانی ناخۆشە ئارێوەڵ پارە چت گەینیت لایەتە وڵا پارە لە ژیان پێویستە بەس ئینسان پارە هەموو شتە چی نەکاتن باشە پارە هەبی باشە ئەگەخوا بداتێ بە حەلالی باشە بەس چاولەونی لەو پارەی سیماری عالەمی کۆرکەوە وانە خوا بداتێ کاسفیکەی بە حەلالی پارە باشە شتێکی زۆر باشە و هەم ئومور و ژیانی خۆت پێ محتاج نەبی لەو زروفەی ژیان زەحمەت بووە ژیان سەختە ئێستا زۆر بنوکە ژیان زەحمەتە بدیتن زۆر ئێستا خەڵک زۆر بێ ئیشە بێ پارەیە پارە هەبیتن خۆشە ژیانت برەک دەگونجێتن محتاج ناوی دیتناتە چ بهێتە کرندا و ژیانە شێوەیەکی ئاسایی بهێتە بڕێفە برن توت بێژی ژیان بزەحمەتە ji ber nebûna parey والله پێویستە چی بکرد ئێستا حکوومەت ئاگایکی لە ملەتە هێبی بەنسبەت خەڵکی هەژار خەڵک فەقیرە زۆر خەڵک بێ ئیشە بێ پارەی زۆر مشکلەیە خەڵک دەبێ پارەی هەموو شتە چی دەکاتن پارە نەبیتن دەبڕکرد زائری ناتوانانی بێ بازاری چایکی بخۆی ناتوانین سواری تەکسە چویسی سەفەرش بکەیت جێگایکی بکەیت ئەزەوا چاکە حکوومەت ئاوڕەشە ملەتێ بداتەوە ئەو زائرانە بێ ئیشن ئیشە چەندە ببینتەوە دزین کوشتین بڕین جەردەی هەموو شتێک لە پێناوی پارە دەکرێەوە تەبعاً کابراگە ئیشی هەبی پارەی هەبیتن محتاجی پارەی نەبی ناچە ویشانە بکاتن وانە ئەگە پارەی هەبیت کاسپێکی خۆی دەکە بە عەڵای دێتە ناو ماڵەمەنداری خۆی چای دەولا لای نییە بچی دزی بکە بچی فەرودەی بکە بچی ماڵی عالەمی کۆر کاتەوە دەتوانین ژیانێکی مام ناوەندی دەخۆی باتە سەری و دنیا شەر ئەو هەیە وانە ئەتو نابی دەژیان حتا مرنێ حەبری دەوڵەمەند بم بەڵام فەقیری و هەژاری بێپارەی زۆر مشکلەیە لەو زروفەی هیوادارم حکوومەت یعنی ئاوڕەش لە ملەتی بداتەوە بەهزاران گەنجمان هەیە بێ ئیشە بێپارەیە لە پێناوی پارەی هەموو شتێک دەکا دزی دەکە دوزمانی دەکە بوختانی بە عالەمی دەکە لە پێناوی پارە شتێک بەدەستیکەوی ئەو شتانە باش نییە لازمە حکوومەت چاودێریەکی ئەو ملەتی بکاتن ئاوڕەشی لە ملەتی بداتەوە کارێتە ڕۆژانە چیە؟ ئەمن لە کاسبم الحەمدولله وەشکر ئیشم هەیە لە خوای بە زیادی قەناعەتی زۆر ئەساسە لە ئینسان لە خوای بە زیادی الحەمدولله باشە ئینسان ئەوڕۆ بەس محتاج نەبی بەس محتاج نەبیتن چاوی لە دەستی خەڵک نەبی ئەو بەسە لۆژیە ئینسان محتاجی و نەبوونی زۆر مشکلەیە ها زۆر مشکلەیە محتاجی و نەبوونی بێپارەی زۆر مشکلی ئەوڕۆ لەو زروفەی پارە خۆشە بداتێ خوا بداتێ بەڵام نەک ئەتو بچی دزی بکەی و تاڕانی بکەی و ماڵی خەڵکی کۆرکەیەوە ئەوە لەگەوەی نیمە مستەعیدە پارە لای تۆ چی دەگەینیت؟ سەرەتا بە خێر بێن سەرچاو پارە پێویستیەکی ژیانە پێویستیشی ڕۆژانەیە هەر تاکێک هەر خێزانێک لە کۆمەلگا پێویستە بەوەی کەوە دراوی هەبێ بۆی بتوانێت پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی پێدابینکەوە سەرچاوەیەکی گرینگە بۆ ژیان ژیان لەوی وڵاتی یا زەحمەتە یا چاوایەش پارە هەیەنی حڵای لە حقیقەتدا لە ڕاستە پارە وەک باسمان کرد پێویستێکی گرینگە لە ژیانی هەر تاکێک لە کۆمەلگا بەڵام
پارە بۆ مانەی هەموو شتێکیش نایە زۆر شتەیە بە پارە جێبەجێ ناکرێت وەنمونە خەڵکەکەی نەخۆشە سەرۆت و سامانێکی گەلێ زۆری هەیە بەڵام ناتوانێت مەعالەجێ خۆی بکە ینی کۆمەڵێک شت هەیە ناتوانانی بە پارە چارەسەریکەی پارە ئەوەندە گرینگە لە ژیانی هەر تاکێک ئاسوودە بێ پێی ئەوەندە گرنگە بتوانێت خێزان و ماڵ و منداڵی خۆی پێبڕێ بکە ژیانێ پارەیدایە نەخێر خۆشببختی نەبەستراوەتەوە بە پارە خەڵک دەناسم دەبێژن خۆشیە ژیانێ پارەیدا زانی چۆنە پارە لە ژیان گرنگیەکی تایبەتمەند ینی گرنگە لە ژیان تایبەتمەندی خۆی هەیە لەوانەیە پارەت پێ بێ زۆر شتی پێ بکڕی زۆر شتی پێ بکەی بەڵام بەختەوەریت پێ ناکردرێ بەختەوەری نابێتە هۆکاری ئەوەی بە پارە بکردرێ خەڵک دەناسم لەوانەیە بە ملیۆن دۆلاری هەبێ وتی هەموو سەروەت و سامانەکەم دەدەم تەنها یەک ڕۆژێکم خۆش بی ینی بەخۆشی بژیم ئاسوودە بم لە ناخەوە خۆشببختی ئاسوودەی لە ژیان ڕەبتە بە لایانی ڕوحیەوە لایانی ڕوحی ئاسوودەی دەبەخشێ بە ئینسان نەک مادە بۆ پێویستی ژیانی ڕۆژانەیە پێتەویە چ بهێتە کرن داک و وڵاتی تێرا خۆ بەشێ خۆ پارەی بدەستخۆ ببینن پارە زانی چۆنە بەدەستێنانی پارە هەر کەسێک وەک باسمان کرد هەر کەسێک لە کۆمەلگا و هەر عائیلەیەک هەر خێزانێک وەلی ئەمرێکی هەیە ئەو وەلی ئەمرە لە ڕێگای ئەو وەلی ئەمرەوە داهاتی خۆی دەستەخەوە بژێوی ژیانان پەیدا دەکا گرنگە پلانمان هەبێ پلان و بەرنامە و دەستنیشانکردنی ئامانجەکە چ ئامانجێک هەیە لە ژیان و چ ئامانجێک هەیە بۆ دەستخستنی پارە ئەوە زۆر گرنگە کاری لەسەر بکە یعنی دەبێ کەسێکی ئیداری بی ئەگەر کەسێکی ئیداری نەبی ئەستەمە بتوانانی ئاها بە ئاسانی پارە دەستخەی دەستخستنی پارەش هەیە لە باو باپیرانەوە بۆی ماوەتەوە هەیە لە وراسە بۆی ماوەتەوە هەیە لە کار و کەسابەتی خۆی کارێکی هەبووە کارەکەی لە باوکیەوە بۆی ماوەتەوە بۆتە هۆکاری ئەوەی بۆتە سەبەبی ئەوەی کەوە مەبلەغێک پارەی لەبەردەست بێ بتوانێت کاری پێ بکە خۆی ئێستا ئەم ڕۆژگارەش ئاهای لاتووە پارە بۆتە ئاساسترین شت لە ژیانی ئیشکردندا لە ژیانی کەسابەتکردندا لە ژیانی تیجارەتکردندا تیجارەت من کۆمەڵێک پرۆژەم هەیە کۆمەڵێک بەرنامەم هەیە هەر کەسێکیکە ئەگەر پارەی لەبەردەستە بێ دەوانێت پرۆژەکانی بتوانێت جێبەجێکە من بۆ خۆم پلانم هەیە پرۆژم هەیە و بەرنامەشم هەیە بەڵام پلان و پرۆژەکەی من پێویستی بکاتە و پێویستی بەوەیە کە بتوانم ئەو مەبلەغە پارەیە بەدەستخەم بتوانم پرۆژەکانی خۆمی پێ جێبەجێ بکەم چ ڕۆژێک پلانێکیان پرۆژێک تا هەبووە و تو نەشەی ئەنجام بدەیت ji ber nebûna پارەی ku bûye asteng di rêka te da وەڵا هەبووە بەڵام من تەواوکردنی خوێندن ئەولەوێت بۆ لای من ئەگەر ئێستا نەخوێنم زۆر شتم پێ دەکرێت من بخۆم کەسێکم بخۆم بە نسبەت خۆم کەسێکم شارەزای دروستکردنی بیناسازی بە ئام دروستکردنی خانووەوە و شارزایەکی زۆر باشم هەیە لە دروستکردنی خانوو و کاشی سپی لە بەخ ئەو پێویستیانەی کە ئەو کەرەستانەی کە پێویستن بۆ دروستکردنی خانوو ئەزبوونێکی زۆر باشم هەیە و لەپاڵ خوێندنەکەشم دەستبەرداری کارکردن نەبووم بۆ گەشتن بە ئامانجەکانم سپاس دەکەم خێر بێ سەرسرم پارە چی دەگەینیت لای پارە هەموو شت دەگەینیت ژیان دەگەینی ئەگە پیارە نەبی خەرک ژیانیشی نابینین ئاژاوە دەبی لە مارێ مشکلە دەبی لە مارێ ژیان ناسوڕێ ئاریشن نوکە دجیڤاکێ مەدا ڕووی دەدەن هەمی ji ber nebûna parەیە تەبانەی تەمان ئەگە پارە ئەو شتانەکە ڕووداوم لەو پارەیە کە کاسبی نییە ژیان نییە ئەگە کاسبیە بی ژیانەوەی پارابی خەرک دری خۆشەی مرتەع دەبی مشکلە لەگە عایلی نابی ژیان مرتەع دەبی ینی مرۆڤ di ژیانە خۆدا خۆشبەخت دەبیتن ئەگەر پارە هەبیتن ئەی تەوان بەێ ئەگە پارابی هەموو شت دەبیت ژیان دەبی مرتەع دەبی هەموو شتێک دەبیتن بە پارەبی کارێتەیە ڕۆژانە چییە؟ کاری من وەڵا کاری من کاسبیە بەێ
کاسبی سەر پێ وەڵا نییە بە دە ڕۆژدارێک هەیە ڕۆژێ 15,000 ڕۆژێ 10,000 ڕۆژێ 5,000 ئەو هەیە زەحمەتی پڕێڤە چیتن ژیانەکە وەڵای بە زەحمەتی چۆن عنی زەحمەتە تو نەشە یعنی تشت بۆ ماڵە خۆداڕین بکەیت وەڵا ژیان ئەگەر پارە هەبێ ئەتۆ هەمووش پێدابین دەبی لە مارە بەڵەگە پارە نەبی ژیان بەست دابین دەبی معاش نییە بە 3 مانگ 4 مانگ معاشێک دەدێت خەونێک پرۆژێک بەرنامەک دپلانی تەدا هەبوویەت و ئەنجام بدەی بەلێژ بەر نەبوونا پارەی تو نەشیای بەخۆی هەیە بەڵان بەدەگمە کەم ئەنجام بدەیت ئەیتەمان چۆن نەبوونی پارە ئەجارە بۆ شتنەوە بیکڕی لە بۆ پارێ داوا مندار عیلە داوایشتی کردە پارە نەبوو سی بیکڕی بۆی ئەگە هەبەیە دەتوانی بیکڕی بەدەگەنەی بەسی بیکڕی زۆر خراپێ زۆر خراپێ یعنی بە زۆری خراپێ یعنی ئەو جێژنەی زۆر کەس هەبووە نانی جێژنی نەبووە پارەی نەبووە درگ بۆ عیلەکەی بکە بۆ مناڕەکانی بکە یعنی مریشکە شپێ نەکراوە بۆ مناڕەکەی کە دەرخوالی مناڕەکانی بدات هیچ چۆن ئەم شتانە هەموو زۆر هەیە ئەوش دەمێت دەگەڕێتەوە سەرچی دەگەڕێتەوە سەر حکوومەت ئەگە حکومەت معاش بدە هەم مانگ لە وعدی خۆی خرجیانی مرتاع دەبی ئەیتەوە ئەو ئەسازەکە هەموو بەرپرسەکە هەموو حکومەت ئەریشەیە سەر چاو بەڕێزی مرۆڤی خۆشە پارە هەبیتن وڵا هەموو کەسێک پێی خۆشە پارەی هەبێت پارە خۆشە پارە ژیانە ژیانە کەتە پارێکی گەلک هەبیتن بۆتە گەلک خۆشە دلێتە خۆش دەبی سەربەرزیە زۆر خۆش هەموو شتێکت بۆ دەگرێت لە ژیانتدا ئەگەر تە گەلک پارە هەبیت چ پێ دەکەی یان وەڵا پیاوەتی پێ دەکەم ئینسانیەتی پێ دەکەم خێری پێ دەکەم چاکەی پێ دەکەم یارمەتی خەڵکی پێ دەدەم هەموو شتێکی پێ دەکەم هەرچی باشە بکەی بۆ خۆ سەفەر ناکەی خۆشە سەفەر بکەم بۆ ئەوروپا بۆ هەموو دنیا بگەڕێ چۆن ئارە وەڵا خۆشە تو دبینی ژیان لەوی وڵاتی چاوە پڕێڤەت چیتن پارە یعنی چاوە هەیە زەحمەتی پڕێڤەت چیتنش بەر نەبوونا پارەی چاوە وەڵا ژیانی ئێرە زۆر ناخۆشە بێ پارەی بێ ئیشە بێ کاسبیە ئەوانەی خەڵکی ئێرە ئەو ئیشە ناکەنی ئەوان دەیکەن دەربەی وڵاتی گەلک شۆلان لەوێ کەس ناسێ کەس نازانێ ئەوانە چینە و چینین لێرە شەرمێ دەکات لەوێ شەرم ناکات لێرەش ئەگەر ئیش بکاتم پارێک باش دەبێت پارە دەبێ ئەرە وڵا دەبێ ئەگەر ئەو ئیشەی ئەوان دیکەن ئەوان بیکەن پارە دەبێ ئەمێن خانە نشینە بەڵێ تۆ وەردەگری بەشێتت کەتن یعنی ناوەڵە ناوەڵە بە مانجێک دوو مانگ جارێک موچەیەکم دەدەنێ ئەویش کا بەشی من دەکات ئەرە وڵاتە ئەو موچەشمان دەدەن دەبێت 10,000 بچی هات نەهات بوو یان نەبوو گەرما و سەرماس 1000 کەس لە سەر موچە ڕاوەساوە سەرە بگرە هەمووی پیرەمێرد هەمووی معاوە قەموویە پارە بە قەدرە ئەرە وەڵا پارە بۆی بە قیمەتە بۆ ئینسان زۆر باشە تۆ وەکی گەنجێک پارەی چەند دەبینی گرنگە دەژیانی یعنی پارە هەیە نەفەر خەڵک ئەیبینێ یعنی خەڵک ژیانی زۆر باش نییە ژیانی نییە خەڵک بەبێ پارە نە پارە هەیە نە ئیشی هەیە نە کەساوەتێک هەیە هیچ شتێکی نییە ژیان زەحمەت پڕێدە چیتن ژیان زەحمەت بووە یعنی ئیشێک نییە پارەی بێنێ ژیان پێ بڕوە یعنی خەڵکەکە نازانی چی بکە تو کارێتە چییە؟ کارە من تعدیل چیمە سەواجی سیارە وەڵا خراپە ئارە وەڵا پارەی دەست خۆمێنە مەیدمە خواردن و ئەوانە بۆ من براکانم بۆ کرێتە ناکەتن ناوەڵا بەشی ناکە ناتوانم یعنی ئەوە هەر هەوڵەدەم بۆ کرێ خان و مەسرەفمانەوە زیاتر ناتوانم دەرکمەوە یعنی هەر ئیشەکەم لە بەیانی و حتای وەرە ئیشەکەم بژین تۆوەکی گەنجێک تە خەونێک هەبیتن تە پلانێک هەبیتن پرۆژێکیان بەرنامەک یعنی تە هەبوویەک و تەدوێت ئەنجام بدەی بەستە پارەنینن تە هەیە کو تە خەونێک هەبیتن یعنی بەرنامەک
تا بەرنامەک هەبووە تەڤات فلان تشتی بکەی و بەس تەپارە نەبووە ناتوانێ تۆ بەخۆت هیچ بەرنامەکەت هەیە هیچ بەرنمەیەکم نییە نەگوتیا بۆ نمونە لە داهاتوودا ژیانی و سەرگیری پێگرن بەس پارە نییە دوعاکەم خوایە وەزعمان چاکە وەڵا خۆشە تا پارەت هەبێ خۆشە ئاروەڵا ئەی بە نییەوە تا خەڵگشتی وا ڕەزیل بۆ گشتی وا فەقیرە خۆیە کوژێ لە داخپارە و خۆیە کوژێ واکو گەنجە ناتوانێت ژن بێنێت و گشتی ئێتر دەبێژم پارە چەکی دەستیە ڕاست ئاروەڵا چەکی دەستی ئەگە پارە نەبێ ناتوانانی هیچ بژێ خۆشە مرۆڤی پارە هەبیتن تەبعا ئەروەڵا خۆشە ئاڕۆکەیتە چەند پارە هەبیتن وەڵا حەز دەکەم ئەوە نەم هەبێ خێر و خێراتی لێ بکەم و ئێتر نییە چی بکەین باش ئەو پارێ ماڵ دەهێت لێتە دەستێتەدا بە شێوە دکەتن ڕۆژانە وڵا ڕۆژانە بەس سەوزەکە و خوارد نەکاکە مەسرەفەکە ئێتر بەش هیچ ناکە نە پاشەکەوت و نە هیچێک و پیاوەکەم تەکسیە کات و ئاڕۆڵە ژیان زەحمەت بووە وڵا گەلێ زەحمەت بووە ئەروەڵا پارە نییە هیچ گوتنەکەیت بژیت پارە چەکی دەستیە گوتنا تا چەند ڕاست زۆر ڕاستە بەڕێی من پارە وەسیلێ لۆ ژیان ینی شتێک بەبێ پارە ناکرێت بەڵام هەموو شتێکی بە پارە دابین ناکرێت بۆ نمونە ڕێز خۆشەویستی دۆستایەتی هاوڕێتی ئەوانە بە پارە ناکرێت ئەوە دوو جیاوازی سەرچێ دەکرد کارێتی ڕۆژانە چییە؟ وەڵام من بێکارم ئارێوەڵە بێکارم وڵی تر مەزدەڕێکی دەخلم هەیە بەڵێ بەڵێ بەشێ من دەکات خۆشە مرۆڤی پارە هەبیتن طبعا خۆشە گەلێک هەبیتن یان نانا زۆر نەبی تا زۆر هەبیتن پارە دێچکەی وڵی تر پرۆژەی خێرخوازی یارمەتی هەژاران یارمەتی نەخۆشان بەرنامێتەدا بۆ یەکۆت و سەفەرێک بکە یان کارێکی خێر بکەی یعنی تا بەرنامەک هەبووە پرۆژەک هەبووە و تو نەشای ئەنجام بدەی ژبەر نەبوونا پارەی والله طبعا هەبووە دیکۆ ئەگەر هەبی مثلەن پارەت هەبی پارەی باش هەبی دەتوانی زۆر شتی پێ بکەی بەڵامی تر کە نەبوو ئێستا نییە زەحمەت دارێ وەڵا نییە سپاس بژیت. پارە چت گەهێنیت دەفتە سەرەتا دەستخۆشتان لێکم بۆ هەڵبژاردننیە و تەوەرە خۆی حەزرەتی مەولانا شتێکی زۆر جوانەیە لەسەر ئەو مۆزوعاڵێ خی جانەوەنە پارە بدە بە عەبدەکان یعنی ئەوانەی کەوازان پارە هەموو شتێکە ئەوەنە پارەیان پێ بدە دواتر تووشی شتێکی ئەم کەوا بزان بە پارە چارەسەر نابێ بۆ منە سەدان نومریوامان هەیە خاوەنی ملیارها دۆلارن بەڵام کاتێ تووشی نەخۆشییا بن پارەکە لە دوای خۆیان بەجێمێنن ئەمە لە سەرەتای مێژووە هەیە تاکو ئەمڕۆ بەڵام بتوێنێتەوە بۆ ژیانی ڕۆژانەی ئەمڕۆمان پارە بەشێکی زۆر لە چۆن پێداویستەکانە دابینەکە بۆ منە هەر پێداویستێکە تۆ پێێتەیە توانین بە پارە دابینی بکەین ینی بۆ ئەو نەحەیەگە بڵێن پارە بڵێ گرنگی خۆی هەیە بۆ لام ڕۆیە بۆ مۆزوعی خۆشگوزەرانی بۆ مۆزوعی گەشتکردن بۆ مۆزوعی دابینکردنی پێداویستەکانت بۆ مۆزوعی دابینکردنی بۆ منە خوێندن چارەسەری هەندێک لە نەخۆشیەکانە دەتوانانی بە پارە دابینی بکەیت ئەی تەبعاً ئەوەیشان هەیە یعنی ئەکرێ بڵێن بەشێکی زۆری شتەکان بە تایبەتی لە نەحەی خۆشگوزەرانی بەڵام زۆر جارەبینی کەسێکەوە تەندروستی ناجێگیرە بەیان تەندروستی تێگەچێ بە دنیای پارە ناتوانانی بڵێ بۆ نم نە شێرپەنجە یعنی ناتوانێت ئەوە چارەسەری هەبێت بەڕاستی گەنجی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بڵێن تۆزێ بۆ ئەم قەیرانەوە تۆزێ ماندوون یعنی هەر گەنجێک تەبینین لە ساڵانی پێشووە ساڵێک لەمە بەر دوو ساڵەمە بەر لە وەزعێکی دەرونی ناجێگیرا بوو ئەمە هەمووی پەیوەندی بە پارەوە هەبوو چونکە هەر کەسێک ڕەوشی تەندروستی یان ڕەوشی دەرونی ناجێگیرە بێ ئەتوانین بڵێن بە مەبلەغی پارە ئەتوانێت هاوسەنگیە دروست بکە لە هەرێمی کوردستان بە حکمیەوەی ئەو سێ ساڵە قەیران هەبوو گەنج تۆ زێماندوو بوو بەڕاستی چونکە هەر گەنجێکە بێت و پارەی هەبێت توانێت سارەیەکی جوان دابینکە موبایلێکی باش بکڕێز یعنی بڕاتە وڵاتێکی تر ئەمانە هەمووی واکەن یعنی بۆ گەنج پاشخانێکی باشی هەبێت خێزانداری نەوەڵا هێشتا بەرنەبوونا پارەی تەنەینای نەوەڵا بۆ مۆزوعی پارە بێ نەوەڵا
جارێ لەوانەیە بە پێویستم زانی بێ لە ڕووی خوێندنەوە تۆزێک گەشتە بەخۆم بدەم. چ بەرنامەک پلانێک هەبووە دژیانێدا کو دەدوێت وی پرۆژەی ئەنجام بدەیت بەس ji ber nebûna parەی توێ ڕاوەستیایی چ جارە دژیانەتەدا ئەف تشتە ڕوویدایە؟ سەرەتا کە لە زانکۆ بووم هەموو حەزی منەوە بوو ینی ماستەر تەواو بکەم. سپاس بخوا کە کۆمەڵی هاوڕێی باشمە بوو کەوا کۆمەڵی کەسی باشمە بوو برای باشمە بوو توانیان ماستەرەکەم تەواو کرد ئێستا ئەڵەم دوای دکتۆرا قەرارم داوە زەواج بکەم. پارە دڵتناتە یانی چ؟ پارە دنیای نه بس پارەیە چکی پارە ئەگە بەشەر سەحەت نەبیت سەحەت و عافیەت نەبیت مروی مرتاح نەبیت دلێ مروی خۆش نەبیت مۆ پارە بوو چ حەزکە بڵە هاولێر خەریەوە مەبیتن سەگە دلێ منی خۆش نەبێت ئێک نەسۆخی مەهەبیتن یعنی رب العالمین ئێک نەسۆخی بدەتە بەشەرە بڵە دنیا خەریەوە تەبیت مۆ بوو چییە بەس شەرت و عافیەتە شەرت و سەحەیە دلێ مروی خۆش بیتن چکە پارە تێت و چیت بەس نەسۆخی هەکار هات نەسۆخی خۆسەتان دەوایمی بێتن جای لاو دەستی رب العالمین دۆن خەر پارە هەندی تا پارە هەبیت خوب دایکەت چێ نەبیت بێشولە جا مهم سەحەت و دلێ مروی خۆش بیتن والله زۆرێت هەی گەلێکێت هەیە یعنی چ دبێژیاوان کەسان ئەvê پارە دەفی ji hemî tiştî girîngtir e یعنی خۆ دینە زۆرترە نەک و هەندێکەوە خۆسەتان بەس وجە مروی نەوێت بێژیت یعنی هەندێکێت هەیە عیبادەتە پارەیتیان ڕاستی جا زۆرە غەلەتە چکی کەس پارەی ناچتە بەحەشتی باشە بوو یعنی بوو خەڵێک وەساڵێ هات خودی دنیا هولێ هات یعنی بەشەرە سەخت بەشەرت مینیتن کە مەسەلەن ئەس احتیمالە ئەس تلیاردێر بەس حەز ناکەم دەوڵەمەندم بنمە تلیاردێر چکو نایاب مرووە شایتۆن احتیمالە وال مروی بکات که مرو دینه خوشی بیر کرد بجا نابیتن و زوره غلطه مرو بشر همیو پاره ها یعنی پاره بس چه لازم خیر آب کرد یه دولمند جامعه آب کرد یعنی خیر آب دت عالمه خاصه تنوی دست کرد چون دنیا مبود ترتجی همه ها پاره نیه ما پاره هگر مر مثلا یک مر یک خیر خود کف نگی بو کردی تو خلاص او بخو نکردی یعنی پاره خرب شول ونيما وڵاتیان هەرێما کوردستانێ وەکو پێتوی بدیتناتە پارەی بدەستخۆڤەت ئینن یان نە یعنی وەکی پێتوی یعنی کوبوتێت وەکو پێتوی بەشی ژیاناوی بکەتن تێراوی بکەتن یعنی وێگەوەی بۆی زروفی و ڕاتب و تشتا خدای بزەحمەتە خاصەتەنەوەی خودان عائلە راتب هەمە دو مانگێکە چەندە مەسەلەنت پێشمەرگایت فقيرة إيش مكاه هزارات فقيرة هاي أويد فر خدها بزحمات كابد جالك خاصة والظروف يعني بشتي 2000 يعني 2014 بيدي حتى نوكا جيان زورا بزحمات كابد جاو جيان يا شبيتك خدي ما شو بيجمت خدي بيجا ما صح حكمة هو راي بدنا ما صح حكمة تدميني نوكا مثلا هكاوتوينا راتبه ما همه هنده جد مانگا که 120,000 ابو خود 150 بیه کم وزارت مالی اوان زیده کربی 150 بس اوان سهد لگیر را و کرم مظاهره او بس چی بی اوان لگیر را و ممکن 120 دادن ابو خود 120 چی بینوید خود از آخری راه هاتیه را 120 چند 120 منت برگرد حتی تیرا درو جایره به مثلا بیو بچه خلاص تیرا چنو کرد يا هو إجا خاصة تاني بحكي تو هاي جارة كيما يعني تش 100,000 تش بيت بخوب زونا تش قيمات بونيا أبد تش قيمات بونيا وزيادة جينوك يعني كهادي بيجن تزيد زيادة كرها مونجي 150 سه بر كرا بريكي هاي أنا نا زيادة نكر زيادة كرو كيم كر يعني هبو بريكي يعني مينيتم بس كم والله يعني إن شاء الله دلوقتي خميني بس كم نكن لا قطعنا كان هو نحسب كي قطع كرا نكو بالعكس مكان أوروبا هون جيونا خرب يبقى كاوتوا إنسانيات هاي نك ما يبقى كاوتوا إنسانيات نيا إنسانيات كا نيا هارن كيس الشوارع آخر معوقا ترنشتينا فارات خوزن هندك الحمد لله بخو يعني دياوا خو حالي خو بس يعني شراتبه وتونيا راسي بس إيراب خدي بس كردستان فقط يعني شوي خنو كان بحكاوتو أبات مستحيلة ناكو هم جيد ديدان أوروبا مساكن كاس أوروبا بوم معاش كامل دادن شغل دادن أو إيرا و تشتانية جانا ويري بوتا خوش ترش بيدا يو إيرا خدي
نارێ وڵە بوومە خۆستەن پاکاوتو هەبلی عوالەمەوە دەوێت خۆدان عیلە ئەم کەیت پاکاوتو خۆدێ ژیانەکە دەرەجە سفرە بەس ئەم ئەلحەمدولیلا چ بێژین ئەلحەمدولیلا مۆدی چی بێژین یا ماو هەندەیە نەکۆ تو بێژێ ڕۆتوب ئەو تشتێت ماو ئەن شوولێک ئەو تشتانیە کەسێ هۆشمانیە بەس ڕەب العالەمین سەرەڕای نەبوونا کاری لێ هەندێک بەردەوام بزاوا کاری دکەن و شەو و ڕۆژان کار دکەن ژ بوو بدەست بە ئینانا پارەی لێ هەوەکی وڵاتی دەبێژن کو ژیان لەڤی وڵاتی یا بزەحمەتە ئەلڤێرەژی ئەم گەشتینە دومایکە خەلەکا vê heftiyê heta heftiya gadî û babetekî dî ji bernamê derbirin bimînin bi xêr bi xatir hewa.